پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان لە ناو مەجلیسی سەحابەکان ئابێ مناڵ و گەورە هەموو کەسێکی تێ ئابێ فەرمێ ئەی پێغەمبەری خوا قیامەت کەیە؟ ئەفەرمێ 100 ساڵی تر هیچ کەسێ لەوەی لەم سەر ئەرزەیە لەسەر ئەرزانەما واتە قیامەتی هەمومان هەڵساوە ژیان کۆتایی پێهاتووە فعلا یعنی لە سەدەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کەیتر ئومەتی ئەوین ئێمەش 100 ساڵ زۆر کەم عمری کردووە تێپەڕێ بگاتە پشتی سەدەوە بۆیە تورکەکان قسەیەکی جوانیان هەیە کە ئەگەنە سەر و 63 ساڵەوە پێیان ڵێی تەمەنت چەندە بخوا لامان ناوە پێمان پەڕان و پێیان عەیبە بڵێن لە پێغەمبەری خوا گەورەترین صلی الله علیه وسلم بەڵام زۆرمان پێمان پەڕان بۆیە بێگوریابین بەڕێزەکان ئینسان مادەم هەر سەرنجامەکەی ئەمە بێ وەکو وایە کەسێک پارەیەکی زۆر کۆکاتەوە دەوڵەمەندترین شاری ئێوە دەوڵەمەندترین کەسی ئەم شارە ئەم دەوبەرە بێنە 10 کەسیان بێنە پێیان بڵێ قوربان ئەزانن ئێوە ئێستاکەنە ملیۆنەری ئەم شارن و خاوەنی ئەم هەموو ممتەلەکات و دەسەڵاتەتن و ئێوە ئاغا و کوێخا و بەگ و دەمڕاستی ئەم مەنتەقەیەن ئەڵێم بەڵێ ئەڵێ ئێوە زانن کاملن بە ئیفلاسی وفاتەکەن ئەڵێ من یعنی بۆ هەموو ممتەلەکات و ماڵ و سەر و سامان ئیفلاسەکەمانی بەڵێ لەوانەش زۆری پێ ناخۆش بێ لەوانەیە عاجز بێ بەڵام ئیفلاس ئەوەیە کە ئینسان بچێتە گۆڕەکێویی پێنە ئیفلاس ئەوەیە ئینسان بچێتەوە قیامەت نامەی ئەعمالەکەی سفر بێ ئینسان کە مرد ئەو ڕۆژەی کە نامەی ئەعمالەکەی بەتاڵ بوو ڕەش بوو ئەو ڕۆژە مفلیسە ئیتر ئەگەر پێش ئەوە ملیۆنێر بوو بێ ئەم ساتە بەوەی سێوە هیچی تر بۆ ناخوا بۆیە بەڕێزەکانم ئەم ساتە وەختانە هەمووی ماڵە لەسەرمان هەمووی چرکە بە چرکە سەوتە پێی دڵمانە های سەجووی لێ بگرن دانە بە دانەکەمەکە لەگەڵ هەر چرکەیەکە ترپەیەکەمە ئەمە لەسەر ڕەسیدی خۆت چۆن و شەحنی مۆبایڵ و دابەزێ چۆن عەدادی کارەباکە و یێتە خوارەوە پاتریە تیان نامێنی ئەم هەناسە و قووت و خواردنە شەر وایە ئەم پیاوە 100 دانە ساڵە هەموو ڕۆژێ مەلەک المەوت 2 دانە جار لە حەوشەکەیانەوە ئاوا سەرەتاکەی کردووە ئەلێرەوە سێی ناوەکەی کردوەتی بزانم ناوی تیان لە مردوەکانە و تێتینە ئەمڕۆ سەری ئەوە دیە 12 ساعتی تر هاتوێتەوە سێری کردوەتی دیبزانم ئەوی تیان ژیان ئاوایە